سڵاو بەڵێ کاک فەریدون پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم لێ کردی ئەو خۆپیشاندانانەی ئەمڕۆ شارەکانی کوردستانی گرتوتەوە و کۆمەڵێک داواکاری خۆیانیان هەیە خوێندنەوەی تۆ بۆ ئەو خۆپیشاندانانە چییە؟ من بە ڕێی خۆمەوە خۆپیشاندانە دیاردەیەکی زۆر جوان و دیاردەیەکی تەندروستی کۆمەڵی ئێمەیە ئەبێ پشتیوانی لێ بکەین و ئەبێ پێی خۆشحاڵ بین. بەڵام من ئەوەندەی کە لە دنیا خۆپیشاندانم دیوە حەزەکەم هەنگێ مولەحەزاتی خۆم بم. من تازە لە لەندەن خۆپیشاندانی دوو خۆپیشاندانی گەورەم دیوە. یەکیان تەلەبە کردی بۆ ئەوەی کە پارەی خوێندنی قوتابیان خوێندکاری زانکۆیان لە 3000 پاوەنەوە کرد بە 9000 پاوەن. تقریباً زۆربەی هەرە زۆری لە 180 زیاتر خوێندکاری لەندەن خۆپیشاندانیان کرد. یەکێکی خۆپیشاندان لە دنیا هێمنە، دوو خۆپیشاندان ڕعایەتی هەنگێ ئوسوول و قەوانین و ئەوە ئەبێ بکە. مەسەلەن لەوانە خۆپیشاندانەکان بۆ ماوەی دووری درێژ ناچەند ساحەی عام ڕێگەی هاتوچۆ، چونکە بەعزێشت هەیە هەم ئەبێ لە پاڵ هەر حەقێکە حەقەکانی کەش پارێزراو بێ. شتێک هەیە لە دنیا پێڵەن حقوقی مرچیت ئەبێ مقدس بێ و پارێزراو بێ. یەکێکی کەش هەیە پێڵەن حەقی عام ئەبێ حەقی عامیش پارێزراو بێ. کە تۆ ڕێگەیە گەگری ئەوە دەست درێژێ بۆ حەقی عام. لەبەر ئەوە نابێت درێژە بەی بەو دەست درێژەیە، چونکە لەلایەکە و کارێکی باشەکەی لەلایەکەوە. بەڵام پاساوی ئەوان بۆ ئەو ڕێگرتنە ئەوەیە کە حکوومەت و دەسەڵات نایەت بەدەم داواکاریەکانیانەوە. ئەگەر خۆپیشاندانێک ئەکرێ چەند سەعاتێکە ڕۆژێکە دێن ئەو کەسانە بە شەفەهی یا بە نووسین داخوازەکانی خۆیان ئەنووسن و تەسلیم بە جیهەتی معنیەکەن یا وە لەگەڵ ئەوەشا بە وەسائلەکانی میدیا و بانگە منەظەمات ئەگەر لازم بێ منەظەماتی دەولیش چاوەڕوانەکەن بزانن جواب چییە. ئەگەر جواب نەبوو ئەتوان وەختێکی کەش خۆپیشاندان بکەن. بەڵام هەست ناکەی بێهیوایی خۆپیشاندنان و هاوڵاتیانە لەوەی کە دەسەڵات نایەت بەدەم داواکاریەکانیانەوە، بۆیە دوای ئەوەی خاڵەکانیشیان نووسیوە و داواکاری خۆیانیان نووسیوە هەر ئامادەنین جێگای خۆیان چۆن. من خۆم هەموو گەورە لێ پرسراوەکانم دی و مناقەشەشم لەگەڵ کردوون لەسەر هەمووی. زۆر حرسم تیابینیون کە حەز ئەکەن ئامادەن ئەو شتانە جێبەجێکەن و خەریکی جێبەجێکردنین ئێستا و ئەوەندەی من لای مام جەلالەوە تەجاوبم دیوە، ئەوەندەی لای کاک مەسعود بە تەفسیل خۆم قسەم لەگەڵ کردووە تەجاوبم دیوە. هەر ئەوەنەش لە شوێنەکانی کە دیومەکە حرس هەیە، چەند حرس لای خەڵکیکەی لە ئەوانیش ئەوەم دیوە. ماوەتەوەی برادری عەزیز من ئەوەم پێوتی ئەو گوشارە نابێ بخرێتە قاڵبی ئەوەی ئەمە خۆپیشاندان نییە، ئەمە بەشێکە لە باهۆزەکانی کە هەیە، چونکە کەخرا ئەویش دەسەڵاتی سیاسی هەڵوێستی کەی لێگرێ، هەڵوێستی ئەوەی لێ بگرێ داخوازەکان جێبەجێکە بەرەو چاکسازی هاریکاری و هاوکاری بکە لەگەڵ معارزە و لەگەڵ ئەو گەنجانە بۆ ئەوەی پرۆسەکە بۆ پێشەوە بەرن یا هەڵوێستەیە بکە بڵێ نیازیان چییە. ئەگەر تۆ من بۆیە باسی حەساسێتیشم بۆ کردی وتە ئەم معارزەیە و ئەم وەزعە پێشینەیەک و مێژوویەکی هەیە. من پێم وایە ئەو بەشەی کە لە گۆڕانان گەنجەکانن سربەخۆکانن حتا بەعزێ لایەنگری حیزبەکانن، ئەگەر بێ ئەو سەرکردایەتیانەی کە لەگەڵ یەکێتین و ئینشقاقیان یەکێتی ڕێیان هەبوایە، پێشنیاریان هەبوایە، زبریش بیانگەیانە، ئەوەندە حەساسێتی ناخستەوە کە ئەوانەی لە دەسەڵاتان سەیرەکەن بڵێن بزوتنەوەی گۆڕان تەرحەکانی خۆی نەکردووە پێشەوەی لە یەکێتی جابێتەوە، پێشەوەی وەکو خۆت ناوت بەر ئینشقاق بکات. من نازانم ئەو تەرحانە هەموو کەس کردوێتی، هەمومان ئەنواع وەشکاڵ تەرحمان کردووە، داوای چاکسازیمان کردووە، داوای شتمان کردووە. بەڵام من باسی ئەوە کەم ئەڵێم ئەگەر ئێستا ئەوەی پێشنیار ئەکری ئەگەر بە تەنها هەر گەنجەکان بوونایە، بە تەنها هەر ئەو ڕووناکبیرانە بوونایە، بە تەنها ئەو تەشکیلە نوێ بوونایە کە خۆزگە مەخواست کەس لە ئێمە خۆی نەکردایە بە خاوەنی و کەس لە ئێمە سواری ئەو شەپۆ لە جوانەی کۆمەڵ نەبووایە. ئەو حەساسیەتە چاوەکەم ئێمە تاریخی کەمان هەیە، ئێمە کۆمەڵەمان دروست کرد وەختی خۆی، کۆمەڵەمان دروست کرد وەکو ئیتیجاهێکی جوان، ئیتیجاهێکی گەنج، ئیتیجاهێکی نوێ بۆ
ناو کۆمەڵەکەمان بەڵام ئێمە هاتین غەڵەتێکی گەورەمان کرد سەرانی حیزبەکانی پێشومان هێنایە و ناو خۆمان کاتێکمان زانی ئێمە ئەوە نین کە ویستومانە بووین بەوەی کە هەبووە بووین بە ئیمتیدادیەوەی کە هەبووە من خۆزگەمە خواست ئەم تاقیکردنەوەیش ئەو گەنجانەی کە هەن و بە کاکنەوشیوانیشم وتووە بە برادرانی کەشم وتووە وتومە خۆزگەم هەمومانە بین بە ڕاوێشکاریان بە پشگیریان بە هەندەریان ببوورە بەڵام نەبین بە سەرکردیان ببوورە کاک فەریدون ئێستا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کە بریتین لە بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی وەکو خۆت وتت کۆمەڵە گەنجان لە دەوری خۆیان کۆ کردوتەوە ئەم لایەنانە تۆ پێت باشە کە ئەو گەنجانە هیچ کەسێک سەرکردایەتیان نەکا و هیچ کەسێک ئاراستەیان نەکا بەڵام سێ بزوتنەوە یان با بڵێن سێ حزبی گەورەی ئۆپۆزیسیۆن نەتوانێت کاریگەر لەسەر حکوومەتێکدا بنێت چۆن چینێکی گەنج ئەتوانێت کاریگەری دابنێت و حکوومەت بچێ بەدەم داواکاریەکانیانەوە لە کاتێکە ئەو لایەنانە قورسایی خۆیان لە من نەگەیشتی من باسی بزەبت گۆڕانم کرد نەگەو سێلایەنە باسی گۆڕانم کرد کە زاهیرەبەستم لە گەنجانە ئەرزەکەم پێک هاتووە لە شتێکی نوێی جێگەی دڵخۆشی لە کۆمەڵێ گەنجی زۆر نایابی هەڵکەوتوو لە کۆمەڵێ ڕووناکبیری باش لە کۆمەڵی خەڵکی نیازپاک کە وەکو ئێمە ئالوودن نەبوون بە شەڕەکانی ناوخۆ بە مەشاکیلەکانی ناوخۆ حتا بە مەسئولیت لەو عیب و ئارانەی کە ئێستا ڕخنی لێگیرێ ئەڵێم خۆزگە ئەو تێکەڵیە نەبوایە ئەو تەجروبەی کۆمەڵی ئێمە دووبارە نەبوایە و بەوە گەنجانە من ئەمە خۆزگەیە کە ئیخوازم بەڵام تۆ بتێ و نەتەوێ برای عەزیز هەم ئەو برادرانەی لە یەکێتی جابوونەوە حساسیەتیان هەیە بەرامبەر بە قیادەی یەکێتی زۆرێک ئەو حساسیەتە کەمە جاری وایە ڕانێکێشی بۆ زمانی زبر بۆ زمانی هێمن هەیە لای گەورەترین مەسئول لە یەکێتی نیشتیمانی بۆ سەرکردایەتەکانی کاوانە قساکەن بە حساسیت قساکەن ئەڵێن ئەوانەیە ئەنوێ بمانەن بە عەرزە شوێنمان بە پەلە بگرنەوە پەلەیانە من پێم باشە هەمومان کار بکەین و هەمومان بڕوامان هەبێ بەوەی کە سڵتا ئەبێ بە شێوەیەکی هێمن و دیموکراتی لە مجتەمەعات تەداول بکە پێم باشە لە ڕێگەی سنووقی انتخاباتەوە بە دەنگدان بێ پێم باشە بە هەڵبژاردن بێ پێم باشە هەڵبژاردنەکان ڕێگە و شوێنی باشی هەبێ بۆی نەزیه بێ پێم باشە شەفاف بێ پێم باشە غەدر و فێڵیتیانە بێ وەلەو هەمومان بەوانەی لە معارەزان یەک بەیەکی حیزبەکان و ئەوانەی تیان ئەگەر فێڵ بوو بێ هەمومان کردومانە لەوە بەر با ئێستا بڵێین با بەز بێ هەمومان خیبرەمان پێیا کردووە بۆمان هەڵکەوێ ئەوەی داواژ ئەکا کە بڵێ با شەفاف بێ و با فێڵیتیانە بێ بۆی هەڵکەوێت لەوانەیە فێڵ بکە خوانە خۆسە ناڵەمەیکە ئەڵێم لەوانەیە بیکە لەبەر ئەوە با بەز بێ با بۆ هەڵبژاردنەکانمان مراقبی دەولی زۆر بێنینەوە با ڕێوشوێنی باشدا بنین ئەو ڕێوشوێنانە لە هاوکاریادانرێ لە شەک و گومانە دانانرێ بەڵام پێشتریش بڵین چاودێری نێودەوڵەتی بڵین هاتوون و بەشدار بوون لە هەڵبژاردنەکان وەکو چاودێر و متابعی وەزعەکەیان کردووە و بڵین لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش سوورن لەسەرەوەی کە با بڵین غەش و گزی و کۆمەڵی شتبوونی هەبووە بۆچی ئەگەڕێتەوە ئەمە ئایا ترسی لایەنەکانی با بڵین ترسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان نییە لەوەی کە ئەوان بێنە سەردەسەڵات یان ترسی ئەوە نییە کە ئەوان هاوڵاتیان و جەماوەریان لێکشاوەتەوە بۆیە پەنابەن بەر ئەوە وەکو ئەوان ئەڵێن وەکو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەڵێن من خۆم لە هەڵبژاردنە لێرە نەبووم و بەشداری هەڵبژاردنیشم نەکردووە تەئیدم کردووە پێشم خۆش بووە پاک و خاوێن بێ بەڵام ئەوەیە زانم بە شکڵێکی قانونی و بە شکڵێک کە ئیعلانی دەولی لێسەر کراوە لە ناو مجتەمەعی عێراقی هەموویە لە ناو هەموو ئەوساتی سیاسیە لە میدیاکانە تقریبا نەوعێک لە قوبوڵی هەموولاکان بە نەتایجەکانی بووە ئەوە معناوە نییە هیچ خەرقێک نەبووە من متەئەکیدم خەرق بووە و زۆر متەوەقعە بۆ ئایندەش بۆ قۆناغێکی کەش هەنگی خڕوقاتی بەسیتە ڕوو بدا ئەمە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەمە وڵاتانی مەشق زەمینە هێشتا زۆری ماوە ماوێتی ئەمە پرۆسەیەکی گەشەکردنیەوەی کە گەشەکردنەکە اقتصادیە سیاسیە کۆمەڵایەتیە ڕووناکبیریە ئەبێ پیا بتێپەڕێ و من ئومێ دەکەم
هەمیشە من تەرکیز لەسەرەوەکەم لە کۆڕی برایەتی و هاوکاری و هێمنی و ئاشتی کۆمەڵایەتیە شتی باش ممکنترە لەوەی لە کۆڕی گرژی و ئەزەمە و گیر و گرفتە ئینەکەن. من پێم وانە ئەوەی کە ناوێنێن بە زەخت و بە هێرشکردن و بەوە ئەویش تەرەفەکەی کەش خۆی کۆکاتەوە و حسازە بێ ریزی خۆی داڕێژێتەوە ئەسالیبەکانی خۆی گۆڕێیەت ئەڵێ ئەوە بە قانون مخالفە کراوە لە مەولا خەرقی قانون نادەم هێزەیەنێ فڵانەیەنێ کار و کاردانەوە دەست پێیەکە و لە کار و کاردانەوە ترسی ئەومە میلەتەکەمان و بەژەوەندی میلەتەکەمان لەناو. بەڵێ ئەو خۆپیشاندانانەی ئێستا ڕوئەدەن بە تایبەت با بڵێن خۆپیشاندانەکانی بەردەرکی سەرای شاری سلێمانی کە ماوەی 6 ڕۆژ زیاتر بەردەوام بوو دواتر لە ڕێگای بڵاوپێکردنی هێزە ئەمنیەکانەوە بڵاویان پێکراو نەیان هێژ لەوێ کۆبنەوە. تۆ ڕادوانیە کە ئەمە تەنها بزوتنەوەیەکی جەماوەری بێ یاخود ڕادوایە کە کەسێک گیان لایەنێکی تایبەت ئاراستەیان نەکات؟ من نایەمە سەر ئەوی تیهامانە بەڵام بازەکە مەڵێم هەمووتان متابعەی ڕووداوەکانی دنیاکەن. تۆ توانی پێم بڵێ لە چ وڵاتێکی دنیا 6 ڕۆژ خۆپیشاندان بووە؟ ئەمێ فەرقێکم بۆ بکەی لە بینی ڕاپەڕینە لە بینی شۆڕشا و لە بینی خۆپیشاندانە. خۆپیشاندان ئیشێکە بریتە لە ئازادی ئەو پەڕی ئازادی بۆ تعبیر لە خۆکردن بۆ دەربڕینی داخوازیەکان بۆ دەربڕینی معانات بۆ داوای ئیسلاحات. بەڵام ڕاپەڕین یعنی هەڵگێڕانەوەی هەموو وەزع تێکدانی هەموو مؤسسات و دامەزرانەوەی ئەمەی ئێستا ڕوئەدا ڕاپەڕینە. من ئەڵێم تێکەڵکردنی تاکتیک و استراتیجە تێکەڵکردنێکە کە من ڕەخنەم لێ هەیە کە نەبوو تێکەڵکرێ لە چڕ ببوورە ئەبوو هەشتا خۆی بەکاتەوە کاک فەریدون تێکەڵکردنەکەمە بەس من پێم وایە تێکەڵ کراوە شتێک هەیە پێڵێن چاکسازی داخوازی چاکسازی لە چوارچێوەی عملیاتێکی دیموکراتی ئاکرێ کە پەرلەمانێکەیە لە عێراقا ئۆپۆزیسیۆنێکەیە ئەبێ ئەم ئۆپۆزیسیۆنە دان و ستاندنێکی ئیجابی هەبێ لەگەڵ دەسەڵات ئەبێ هەم دەسەڵات زۆر بە ئەهەمێت حرمەت لە ڕێی ئۆپۆزیسیۆن بگرێ هەم ئۆپۆزیسیۆنیش بە شێوەیەک ململانەکە نەجێڕێ کە وەزعەکە ڕاکێشێ بۆ گیر و گرفت و ئەزەما. بەڵام برادرانی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات ڕایان وایە کە ئەو خۆپیشاندانانە لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە ئاراستاکرێن. من معلوماتی زۆر دقیقم نییە بەڵام ئەیبیسم ئەم شتانە هەمووی ئەبیسم و من باوەڕ ناکەم دیاردەیە کە بێ لە دنیا تەسیل لە یەکترینەکە و لای خۆشم مەشروعە بڕۆن ئۆپۆزیسیۆن تەسیر بکەنە سەر مزاهرات ئیسیفادەی لێ بکەن ئەوە تاکتیکی ئیشکردە بەڵام ئەبێ بزانی تا چه ئەندازەیەک و بۆ چ مەبەستێک ئەگەر بۆ مەبەستی چاکسازیە ئەبێ لە ڕێو شوێنەکان لە پرەنسیپەکان لە ئوسوڵەکانی کە لە دنیا هەیە بۆ خۆ پیشاندان دەرنەچیتە دەرەوە کە دەرچووی بوو ئەو خۆپیشاندانە چاوەکە من ئەو بۆ بازەکەم ئێمە ڕاپەڕینمان کردو من خۆم یەکێک بووم لە مەسئولەکانی ڕاپەڕین مەسئول بووم لە هەموو سلێمانی و منطقە تا هەموو گەرمیان برادرانی کەش لە شوێنەکانی کەم مەسئول بوون لەبەرەوە ئێمە زانین ڕاپەڕین چۆنەکرێ ئێمە لەگەڵ کاگنەوشیوانە دانیشتوین بەرنامەی ڕاپەڕینمان داناوە ئیتیسالاتمان کردووە ئامرازمان بۆ حاضر کردووە شێوەمان بۆ حاضر کردووە ئیسیفادەمان لە هەلومەرجەکە کردووە و داخلی کۆمەڵانی خەڵک بووین و کۆمەڵانی خەڵک یارمەتیەکی گەورەیان ناوین هەموو وەزعەکەمان قڵب کردوێتەوە ئەوەیە هەموو ڕژێمی عێراقمان لە کوردستان ناچار کرد بکشێتەوە بڕاتە دەرەوە دام و دەستگاکانی خۆمان بەبێ خیبرەیی دەست پێ کردەوە دامان مەزران ئەمە ئەگەر ئەیانەوێ ئەوە دووبارە بکەنەوە من نازام ڕەنگە وەختە منیش بیرێکی لێ بکەمەوە لەوانەیە کاک فەریدون لە کاتێکە ئەو خۆپیشاندانانە بزوتنەوەیەکی جەماوەری بێچەکە ڕاپەڕینی ژۆک و خۆ دووتت کە رەستەی خۆی هەیە و ئامادەباشی ئەوێ بەڵام ئەوانەی هاتوونەتە سەرجادا بزوتنەوەیەکی جەماوەری بێچەک بووە من ناڵێم چەکدار بووە بەڵام لەوانەیە گەر درێژە بچێشێ ئەتوانێت چێکیش پێیا بکات چەک چییە بە چ ڕوویە کە توانێت چەکچی ئەمە حیزبەکان مسلحن تۆ زانێ و حیزبان نیانە هەموو کەسێ لە ماڵەوە بەستم خۆپیشاندانەکانە کاک فەریدون چاوکەم خۆپیشاندانیش هەموو کوردێک چەکیە لە ماڵەوە
بەڵام ئەوە بەو چەکانی کە لە ماڵەوە هەیە من خەڵکی ئەم مجتەمەعەم من ناڵێم خۆپیشاندەران ویستویانە ڕاپەرێن ئەسڵەن ئەو کەسانی کە مجتەمەعی مەدەنی ویستیان خۆپیشاندانەکان بکەن شتێکی زۆر ڕێک و پێچیان کرد داخوازی ڕێک و پێچیان لە سەرەتاوە هەموو داخوازیەکانی وەجیە بوو و من هەموو داخوازیەکانی کە خۆپیشاندان بە معارەزە شۆیکەن بەڕەوایە زانم بەڵام من باز لە شێوازەکەم لە ئوسلوبی ڕەفتار لەگەڵ یەکتری برادری عەزیز من ئەڵێم ئێستا و ئەو وەختە ئەگەر یەکێک جیهەتێک یا سێ جیهەت یا زیاتر ئەنوێ ڕاپەڕین بکەن ئەوە من ناتوانم قسەیە بکەم سەیرەکەم بزان بۆ چۆ ڕاو ئەگەر بووم کرێ ڕجان لێکەم هەڵە نەکەن و استراتیج و تاکتیک تێکەڵ نەکەن و داواش تکاش لە ڕەفیقەکانی کەمانەکەین لە دەسەڵاتی سیاسیە کە هەوڵ بن بە شوێنێکی خراپ نەگا بەڵام ئەگەر داخوازی سیاسیە خۆپیشاندانە ئەرزم کردی لە هیچ شوێنێکی دنیا نەڕووی یاوە لە مێژووە نا متەوەقع ئینسان بیری لێ بکاتەوە حەزەکەم یەکێ فێرم کە لە چۆ بووە 6 ڕۆژ خۆپیشاندان 6 ڕۆژ خۆپیشاندان پاساوی خۆپیشاندەران بۆ بەردەوام بوون لەوەی کە خۆپیشاندانەکان هێندە درێژە بکێشێ ئەوەیە کە حکوومەت و دەسەڵات دۆک و پێویست بەدەم داواکاریەکانیانەوە نەهاتووە تۆ ڕادوایە کە حکوومەت نەهاتوە بەدەم داواکاریەکانەوە هات من پێم وای ویژدانن هات چکە بەلای منەوە کافیە ڕئیسی حکوومەت بێ بڵێ ئەو خۆپیشاندانانە ڕەوان دیاردەیەکی جوانن حەقێکی یاساییە حەقێکی طبیعیە و داخوازیەکانیان ڕەوایە و جێبەجێیەکەین باشە کاتوە بەدەم داواکاریانەوە چی کردووە بەکردەوە چی کردووە من ڕەنگە زۆر بە دقیق نەزانم چی کراوە بەڵام ئەوە زانم قسەم لەگەڵ ئەگ مەسعود کردووە زۆر شتم کردووە و نایڵم مودەکە تێپەڕێ هەموو شتێک بزانین بۆ نمونە ئەو زۆر شتانە کە کراوە چین ئەو شتانی کە کراون ئەو هەنگاوانەی کە نراون بۆ چارەسەرکردنی قەیرانەکە من زانم لە مەجای گەندەڵیا چەند شتێکیان کردووە کە من ڕەنگە خۆشم پێشنیارم کردو یەکیە وتومە هەرچی مخالفەی کردووە ڕەنگە من نەتوانم بڵێم هەمویان لێ بسەنگنەوە بەڵام ئەلە لەقەل بابەز بێ بەس تۆپ لەوە زیاتر سامانی ئەو وڵاتەمان بە هەدەر نەڕات دوو ئەگەر شوێنی دەوڵەت شوێنی عام ئەوانە داگیر کراوە نەخشێکی بۆ دابندی ئەوانە کاک مەسعود وتێتی هەموو ئەو شتانم کردووە بە منی وتووە لە نزیکەکانی خۆمەوە شتێکی وا ئەەکەم کە لەسەر و ئەوە بێتۆشتەوە خۆیەکەی و ئێستا خەریکی ئەوم حکوومەتمان ڕاستپاردووە کۆمەڵی ئیجراعات بکە میزانی شەفاف بکە خەرج شەفاف بکە خەرجی حیزبکان شەفاف بکە بەڵام ئەوە پێویستی بە ئاساییکردنەوەی دۆخەکەش هەیە ئەگەر هەموو ڕۆژێ لە پەرلەمانە خۆکشانەوە هەبێ و شەڕ هەبێ و گرژی هەبێ و لەسەر ساحە هەبێ و وەزعەکە بەرەو ئەوە بڕوە هەموو مراقیبێکی سیاسی دەستیان لەسەر دڵیان بێ و میلەتەکەمان دەستی لەسەر دڵ بێ ئەری ئایا شەڕ بیا شەڕ نابێ من حەزیشەکەم شتێکە بۆ باز بکەم هەموو مەسئولەکان پێمەڵێن شەڕ نابێ بەڵام من باوەڕ ناکەم من جارێکی پێشوش ئەگەر کڵاو ڕۆژنە بخوێنیتەوە هی وەختی خۆی کوردستانی سوێ وتم درۆکەن شەڕەکەن وە شەڕیان کرد و ئەو شەڕە خوێناوێش بوو ئێستا ناڵێم درۆکەن بەڵام یەک شتێ پێڵم تەجروبەی هەمومان لەسەر کردایەتە کەم جار هەیە و بەبیرم نایە ئێمە بە کۆبوونەوە نەخشەیەکی سیاسیمان دانابێ بڕیارێکی سیاسیمان هەبێ و نەخشەیەکمان دانابێ بۆ ئەوەی شەڕی ناوخۆ بکەیت هەمووی لە خوارەوە چەند کەسێکی جێل لە دەمەقاڵەیەکی بچکۆلا فەرتەنەیەکیان ناوەتەوە ئێمەیان بۆ ڕاکێشەوە و ئەو شەڕ خوێناوێنە باشە کاک فەریدون لە کۆبوونەوەی ئەم دوایی مەکتەبی سیاسی هەردوو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان باس لەوە کراوە کە ئەوان بە هەموو شێوەیەک ئامادەن بۆ ئەوەی دانوستان دەست پێ بکاتەوە بە بێمەرج هیچ مەرجێکیشان بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن نییە بۆی دانوستان دەست پێ بکاتەوە لە بەرامبەردا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی ئەڵێن مەرجی ئەوان بۆ دەستپێکردنەوەی دانوستان ئەوەیە کە بارودۆخی ئێستای شارەکان ئاسایی بکرێتەوە ئەو هێزانی لەناو شاری سلێمانی بڵاویان پێکراوە بکشێنەوە بۆ جێگاکانی خۆیان وەکو دەریش کەوتووە ئەوان ئەم مەرجیان پێ قبول نییە ئەڵێن تا هۆکارەکانی ئەوە هەبێت کە ئەو هۆکارانە بمێنێتەوە کە خۆپیشاندان لە پێناوێکراوە کە ئەو هێزانە هێنراون لەوێ ئەوان ئامادەنین ئەو هێزانە بکشێنەوە ئایا ئەمە هەنگاوێکی ئیجابیە ئایا ئەمە هەنگاوێکە بۆ نیەتێکی پاکە بۆ ئەوەی خۆپی بڵین دانوستان دەست پێ بکاتەوە یاخود تۆ پێ دوایە پێویستە ئەو هێزانە بکشێنەوە من بەڕێی خۆم
تا قسە لەگەڵ ئەم شتانە بکەین ئەوە لە کۆنەوە وتویانە وەک ئەو مناقەشەیە وایە مناقەشێکی کەڕە البيضة من الدجاجة أما الدجاجة من البيضة ئەوای ئەمانەوێ گفتوگۆ بکەین ئەمانەوێ وڵات ئارام بکەینەوە ئەمانەوێت چاکسازی بکەین ئەمانەوێ بۆ پێشەوە بڕۆین چاک وایە مەرجوشتمان نەبێ بچین بزانین چیەکەن بەڵام ئەوەی ئێستا لە ناو شاری سلێمانی ئەبینرێت و ڕۆدا بە شتێکی ئاسایی دانی بە وەزعێکی تەبیعی ناوەبەیتەوە من خۆم زۆرم پێ ناخۆشە بەڵام هەموو دەسەڵاتێکیش لە دنیا حتا من ئێستا هینەکە بۆ بێنم مۆبایلەکەم بە کامێرەی ڤیددیۆ گرتوومە ڕسمی مۆزاهرەکانی لەندەنم گرتووە بۆی نیشانێ بەم حەجمی ژمارەی پۆلیسی کە ڕژاوەتە سەر شەقامەکان چەنە و ممارەسەی پۆلیسیش چۆنە و 141 کەسیشیان لێگرتن. ئەو پۆلیسانە کە تۆ باسیەکەی لە لەندەن بۆ بڵاو پێکردنی خۆپیشاندەرانەیان بۆ پاراستنیانە هەردووشی تایە یەکیان بۆ ئەوەیە بەڵام لێرە بڵاوی پێ بەعرز پێ یەکیان بۆ ئەوەیە بیان پارێزنەوە هێزێکی تایبەتیەکەیان پارێزێ هێزێکی کەش هەیە موسەلەحیشە لە شوێنی تایبەتی دانراوە ئەگەر یەکێک بەردێ پاوێ جامخانەی دوکانێک پشتێنێ یا تعەدا بکاتە سەر حقوقی ملکێتیەکێ ئەوەش ئیجرای قانونی لەسەرە ئەگەر بە ئیتیجاهێکا بڕوا کە حکومت بترسێ کە ئەوە ڕەنگە ڕوو کاتە ئاشوبێک شت پسووتێ شت پشتێ شتی خراپی لێ بکەوێتەوە بریناری لێ بکەوێتەوە ئەوە نەوعێکی کە لە پۆلیسەیە تەدەخولەکە بەڵێ لەبەرەوە لەم دنیاە سوڵتا مەفاهیمی جیاجیای هەیە چەندەها هەزار ساڵە لە ئینگلتەرا ئەم سوڵتەیە هەیە لە ئەمریکا ئەم نظامە تازەی کە دروست بۆ ئەم حکوومەت و ئەم سیستەمەی کە هەیە تقریبا زیاتر لە 226 ساڵە هەیە و تا ئێستاش پۆلیس خڕوقاتی تایە بەڵێ لە خۆپیشاندانە باشە کاکفەری لەبەر من پێم خۆش نییە ئەمە هەبێ من خۆم پێم خۆش نییە هەبێ باشە کاکفەری بەڕای تۆ بۆ درێژەی لەم وەسعی ئێستا چی پێشنیازەکە ئەوەی من پێشنیازەکەم مەخرەجە ئایا دروستکردنی حکوومەتێکی بنکەفراوانە یاخود هەڵبژاردننی پێشوەختە یاخود هەڵۆشانەوەی چی بە ڕای پێشنیازی تۆ چییە بۆ دەرچوون لەم قەیرانەیە بەڕێی من هەموو داخوازەکان و هەموو ئەگەرەکان لای من قابلی مناقەشەیە حق قابلی مناقەشە وەکو هەمووی فەریدون عەبدولقادر مەبەستمە ئەمە هەمووی ئەبێ قابلی مناقەشە بێ بەڵام برای عەزیز لەگەڵ هەموو ئەو برایانەمە کە لە محارەزەن لەگە هەموو ئەو برایانەمە کە لەگە دەسەڵاتی سیاسین برادەرینە هەمووتان ڕەنجێکی زۆرتان داوە لە جوڵانەوەی ئەمیلەتا لە پرۆسی ئەمیلەتا یەی نابێ بەعزێ جار عینادی حەساسیەت یا هەندێ ئاعتیباراتی کە وامان لێبکە قاپیەکانی بۆ پێشەوە چوون و ڕەوانەوەی وەزعی گرش کڵۆم بکەین بەدەستی خۆمان ئەبێ پشومان زۆرتر بێ پێت وایە سەبر زۆرتر بێ با عەرزی من ئەمە ئەبێ بڕۆین بۆ کۆبوونەوە بە عەقڵێکی کراوە هەموو لاکانە خینە سەر مەحەک لە کۆبوونەوە مناقەشە من پێم وایە عیلاقاتی ئینسانی یەکتری بینین جۆگرتن لە یەکتری ئەمە تەئسیراتی خۆی هەیە شوێنەواری شتی هەنگاوی باش تەئسیری باش ئەخاتەوە هەنگاوی گرش گرژێتی ئەخاتەوە هەنگاوی خراپ شتی خراپ ئەخاتەوە قسەی زبر زبرێتی ئەخاتەوە قسەی ناشرین ناشرینی ئەخاتەوە مەبەستی تۆ ئەوەیە تەنها بە گفتوگۆ و دانوستان کێشەکان هەڵ بکرێ یاخود مەبەستێکی باڵاتر هەیە کە تۆ لە پێناویە ئیش بکەی بۆ گەیشتن بەو مەبەستە بۆ نمونە وەکو پێشتریش باسمان کرد ڕاگەیاندنی سربەخۆی یا ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی تۆ بە تەرحێکی باشە زانی لە ئێستاە من پێم وایە لەگەڵ هەموو پشتیوانیەکەم بۆ داخوازێڕەوەکانی معارەزەش و خۆپیشاندان و منیش وەکو یەشێک لەوانە ڕۆشتوم لەگەڵ ئەو برادرانە قسەم کردووە و بیرم خستونەتەوە کابێ ئەو شتانە بکەن و هەموو لایە قسەی خێر و وعدی باشیان داوە و من بەش بە حاڵی خۆم عمرێکە لەگەڵ ئەوانە خەبا دەکەم ڕخنەشم هەبووە گلەییشم هەبووە و ئێستش هەمە بەڵام ئێستا سیقەم هەیە من ئەوەندەی جۆمان لەوانە گرتووە و ئاخرشتی زۆر تازە جۆم لە کاک مەسعود گرتووە لە دووسێ ڕۆژی ڕابردووە بە تەفسیل قسەم لەگەڵ کردووە نوعی لە دڵنیاییم پیا کردووە کە
چاکسازی ئەکرێ و هاوکاری ئەکرێ لەگەڵ معارضات تەنانەت کە خەڵک و لەسەر تەلەڤیزیۆن زۆر گرژی بینراوە بەرامبەر بە کۆمەڵی ئیسلامی کە قسەمان کردووە هەمان دۆخ و هەمان شعور بە مەسئولیەت و برایەتی بەرامبەر بە کۆمەڵی ئیسلامیش نیشانیاوە و توێتی حەز ناکەم و شتانە هەبێ حەزەکەم برایەتی شوێنی ناحەزی بگرێتەوە حەزەکەم تەفاهم شوێنی لێکتر تێنەگەیشتن بگرێتەوە و حەزەکەم کار بکەین هەموو لایە بووە خاوکردنەوەی وەزعەکەەوە بۆ یەکتر ڕازی کردن کۆتایی ئەڕات پرسیاریشمان زۆر ماوە ئەبێ بمان بووری کەمەوەی بەرنامەکەمان بەرەو کۆتایی جا من یەک پێشنیارم هەیە ئەساسی لە باتی ئەوەی مەشغوڵی ئەمانە بین با دەسەڵاتیش چاکسازەکان بکە برادرانی ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی کەش بە ئارامی بێنە پێشەوە لە باتی ئەوانە ئاوڕێ لەم هەلومەرجە بینە و لەم منتیقایە کەی لە تاریخی کووردا هەلومەرجێکی وا خوڵقاوە دراوسێکانمانەوە سووریا بەو وەزعەوە مەشغوڵە ئەوە سعودی و وڵاتانی عەربی بە ناکۆچیان لەگەڵ ئێران و لەگەڵ ئەم باهۆزەی دنیا خەریکن و لەگەڵ مەشاکیلی بەحرێنە ئێرانە دراوسێمانە بە مەشاکیلی خۆیەوە مەشغوڵە حکوومەتی مرکزی عێراق لە باتی ئەوەی ئەو هەموو تانک و تۆپ و فڕۆکە و ملیۆنێ سەربازی هەبێ و پشتیوانی دەولی هەبێ بۆ کاری سەربازی و بۆ فێرکردنیان لە باتی هەموو ئەوانە بۆ نەچین ئێمە بی لەو بکەینەوە ئیسیفادە لەو زروفانە بکەین هەموو دەست بنینە ناو دەست کار بکەین بۆ سەر بەخۆیی بیگەینینە کۆنفیدرالی بیگەینینە هەنگاویکە بەڵێ سیاست مەدار فەریدون عەبدولقادر زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون لە ستۆدیۆکانی NRT خێراتی سەرچاومان بینەرانی بەڕێز لە ماوەی ڕابردوودا بەرنامەی دیداری تایبەتمان پێشکەشکردن تا دیدارێکی تر بەخواتان ئەسپێرین لە خۆشی دابن.